بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران سڵاو و ڕێز لە ڕۆژانێکدا کە جەنگ و نائارامی سێبەری خستووەتە سەر ژیانی خەڵک ئێمەش وەک هەمیشە لەگەڵتانێن لە کاتێکدا کە دەنگی چەک هەوڵدەدات دەنگی مرۆڤایەتی بکوژێنێتەوە ئێمە باوەڕمان بەوەیە بە هیوای ژیان یەکگرتووی و خۆڕاگری هێشتا ئەزیندون هیواداری ئەم بەرنمەیە چرایەکی بچووک بێت بۆ ڕووناکی و ئاسوودەیی دڵەکانتان. یەکێک لەو دروشمانەی لە بەفرانباری ڕابردوو دوای ئەوەش لە ناوخۆ و دەرەوەی ئێران وترایەوە دروشمی ئین ئاخرین نەباردێ پەهلەوی بارمیگاردێ بوو. جیا لە چۆنیەتی و چەندێتی ئەو کەسانەی ئەم دێڕەیان دووبارە دەکردەوە دەبێت قبوڵی بکەین کە ئەم دروشمە بووەتە بەشێک لە مێژووی سیاسی ئێران. لە داهاتوشدا کاتێک سێری ڕووداوەکانی کۆتایی ساڵی 1404 دەکەینەوە ناتوانین چاوپۆشی لێ بکەین. دروشمەکان لە هەر قۆناغدا پلەی بەشداری کۆمەڵگان. ساڵانێک دواتر لە ناخی ئەم دروشمانەوە دەکرێت شیکاری بۆ دۆخی کۆمەڵایەتی و سیاسی کۆمەلگایە بکرێت بۆ ئەوەی بزانرێت ئەولەویەت هیوا و نیگەرانیەکانی ئەو سەردەمە چی بوون. ڕەنگە هێشتا زوو بێت بۆ لێکەڵینەوە لە دەرەنجامەکانی ئەم دروشمە بەڵام ئەو ڕێڕەوەی کە بووە هۆی لەدایکبوونی ئەم دروشمە لە هەمان ڕۆژی یەکمەوە شیاوی بەدوادا چوونە. با ئێمەش لەم دروشمە وەربینەوە. هەرچەند ئێستا کە باسی دەکەین لە گڕوتین کەوتووە پەهلەوی شانسی هەرانەوەی نەماوە نەتەنیا لەبەر ئەگەری ڕێکەوتنی ئامریکا و کۆماری ئیسلامی بەڵکو بەهۆی زۆر بابەتی گرنگی تر کە ئاماژەیان پێ دەکەین. دروشمی ئەمە دوائین جەنگە سیاسەت دەکاتە بابەتێکی ئایندەناسی پڕ لە تۆقین و هاوکێشەیەکی سفر و یەکی. ئەم تێڕوانینە گۆڕانکاری لە پێناو ئازادی و دموکراسیدا لە پرۆسەیەکی کراوە بە کۆمەڵ دامەزراوەئی و مەدەنیەوە کورد دەکاتەوە بۆ تەنها یەک چرکەساتی یەکلاکەرەوە ئەویش ئاخرین نەبەرد. لە جیهانی واقعیەدا کارکردنی سیاسی ئاخرین نەبەرد یان دوائین جەنگ نییە. سیاسەت واتە ڕەخساندنی دەرفەتی هەمیشەیی بۆ جیاوازی ململانی چاکسازی ڕەخنە و گۆڕینی دەسەڵات بەبێ توند و تیژی. کارل پۆپێر دەڵێت دیموکراسی سەرکەوتنی کۆتایی کەمپێک نییە بەسەر کەمپێکی تردا بەڵکو سازوکارێکە بۆ دەستا و دەستکردن و چاکسازیکردنی دەسەڵات. بەڵام دروشمی ئەمە دوائین جەنگە سیاست وەک جەنگێکی یەکلاکەرەوەی نێوان حەق و باتڵ ئێمە و ئەوان و سەرکەوتنیا لە ناوچوون وێناتەکات لە کاتێکدا دیموکراسی ڕێک لەسەر دژایەتی ئەم جۆرە لۆژیکە بنیادا دەنرێت. کاتێک دەڵێن ئەمە دوائین جەنگە وەک ئەوە وایە وا بیرکەینەوە چرکەساتێکی کۆتایی هەیە کە دوای ئەو هەموو شتێک چارەسەر دەبێت. لایەنێک سەر دەکەوێت لایەنەکەی تر دەسڕێتەوە و کۆمەلگا دەچێتە قۆناغی ڕزگاری هەمیشەیەوە. بەڵام لە دموکراسیدا هیچ کۆتاییەکی ڕەهابوونی نییە. دموکراسی واتە هەمیشە ئەم دەرفەتە هەیە کە دەسەڵات بگۆڕێت زۆرینە ببێتە کەمینە و پێچەوانەکەی یاساکان ڕەخنەیان لێ بگیرێت حکوومەت بڕوخێت و حزبی دۆڕاو لە هەڵبژاردننی داهاتوودا بگەڕێتەوە کەواتە سیاسەتی دموکراتیک پرۆسێکی کراوە و هەمیشەیە نەک جەنگێکی خەیاڵی. دموکراسی بە دوائین جەنگ دروست نابێت بەڵکو بەو دامەزراوانە و دروست دەبێت کە ڕێگا دەدەن هیچ جەنگێک نەبێتە جەنگی کۆتایی. ئەم دروشمە کۆمەلگا دەکاتە دوو بەشی دش بە یەک. لە کەشێکی ئاوادا هەر کەسێک لەگەڵ دەرەنجامی دڵخوازی ئەم دروشمە واتە گەڕانەوەی پەهلەوی کۆک نەبێت
بە ئاسانی وەک خائێن، بێدەنگ، دەستەکە لای دەستەڵات یان بەکرێگیراوی کۆماری ئیسلامی پێناسە دەکرێت. کێشەکە تەنها خۆی دروشمەکە نییە، بەڵکو ئەو لۆژیکە سیاسیەکە لە پشتیەوە وەستاوە، لۆژیکەکە دەڵێت تەنها ئێمە ڕاستی دەزانین، تەنها ئێمە ئایندەمان دیاری کردووە، هەر کەسێک لەگەڵ ئێمە نەبێت دژی ئێمەیە. لەم تێڕوانینەدا دوای سەرکەوتنی ئێمە ئیتر ململانەیە کۆتایی دێت. تەنانەت ئەگەر بێژەری دروشمەکە بەڕاستی مەیلی تونند و تیژیشی نەبێت، زمانی جەنگی کۆتایی فەزای سیاسی تونند و تیژتر دەکات. کاتێک خەباتێک ناوی دەنرێت دوائین جەنگ، ئیتر سڕینەوە، سوکایەتی، هەڕەشە، فشاری کۆمەڵایەتی و ڕەتکردنەوەی نەیارەکان ڕەوایەتی تر پەیدا دەکات. لە زمانێکی ئاوادا نەیاری سیاسی دەبێتە ڕێگر لە بەردەم سەرکەوتنی کۆتاییدا، کاتێکیش مرۆڤێک وە کۆسپێک لە بەردەم ڕزگاری نەتەوەیەکدا سیر بکرێت، سڕینەوەی ئەو مرۆڤە وە کارێکی ئەخلاقی نیشان دەدرێت. لێرەوە لە سیاسەت لە دۆخی مەدەنی خۆی دەردەچێت و لە لۆژیکی جەنگ نزیک دەبێتەوە. کۆمەڵگای مەدەنی پێویستی بە بەردەوامی و پشودرێژی هەیە، واتە کاری ڕۆژانە، هێواش، درێژخایەن و ماندووکەر. پێویستی بە دروستکردنی ڕێکخراوەکان، سەندیکاکان، میدیای سربەخۆ، ڕێکخراوی ژنان، دامەزراوەکانی مافی مرۆڤ، تۆڕە ناخۆییەکان، حیزبەکان و کەمپینەکان هەیە. ئەمانەن کۆمەڵگای دموکراتیک بنیاتێنن، بەڵام دروشمی دوائین جەنگ جۆرێک لە پەلپەلەکەی سیاسی بەرهەم دێنێت، پەلەپەلی سیاسی بەرهەم دێنێت، وەک ئەوەی هەموو شتێک دەبێت لە یەک لێدان، یەک ڕاپەڕین، یەک گەڕانەوە یا یەک سەرکەوتنی کۆتاییدا چارەسەر بێت. ئەم تێڕوانینە گرنگی کارە مەدەنیە بەردەوامەکان کاڵ دەکاتەوە، لە کاتێکدا گواستنەوە بەرەو دیموکراسی تەنها ڕوخانی حکوومەتێک نییە، ڕێک دوای ڕوخانەکە پرسە گرنگەکانی وەک یاسای بنەڕەتی، دادپەروەری گواستنەوە، مافی کەمینەکان، ئازادی میدیا، هەڵبژاردننی ئازاد، دابەشکردنی دەسەڵات، نامەرکەزیەت، مافەکانی ژنان، سوپا، دەستگای داد، ئابووری، پەروەردە و پەیوەندی ئاین و دەوڵەت دێنەکایاوە. کاتێک ئەم دروشمە لەگەڵ پەهلەوی دەگەڕێتەوە، تێکەڵ دەبێت، بابەتەکە جدیتر دەبێت، چونکە دوائین جەنگ بە شێوەیەکی دیاریکراو دەبەسرێتەوە بۆ گەڕانەوەی ناوێک، بنەماڵەیەک یان ڕابردووێک. لێرەدا خەبات لە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکەوە دەگۆڕێت بۆ بەدیهێنانی دەرەنجامێکی پێشوەختە، واتە لە بڕی ئەوەی بگوترێت خەڵک دەبێت بە ئازادی بڕیا لەسەر داهاتوو خۆی بدات، دەرەنجامەکە لە پێشدا ڕادەگەێنرێت. لە ڕەوانگەی دیموکراسیەوە کێشەکە ئەوە نییە کە کەسێک لایەنگەری پاشایەتی دەستوری بێت. کێشەکە لەوە دەست پێ دەکات کاتێک ئەم بیرروڕایە نەک وەک بژاردەیەک لە نێوان بژاردەکاندا، بەڵکو وەک چارەنووسی حتمی نەتەوە بسەپێنرێت. دموکراسی واتە داهاتوو لە پێشدا داخراوە و خەڵک لە پرۆسێکی ئازاددا بڕیالی لەسەر دەدەن. ڕەنگە ئەمڕۆ ڕوتێک دڵخوازی خەڵکێ بێت و سبەی نەبێت، بەڵام دروشمی پەهلەوی دەگەڕێتەوە، داهاتوو بە کراوەیی ناهێڵێتەوە، بەڵکو لە قاڵبی گەڕانەوە بۆ ڕابردووێکی دیاریکراودا پێناسەی دەکات. لەم ڕەوانگەوە ئەمە دوائین جەنگە تەنها شەڕی دژ بە کۆماری ئیسلامی نییە، بەڵکو هەواڵێکە بۆ زەوتکردنی مانای داهاتووش. واتای بنەڕەتی دموکراسی ئەوەیە کە داهاتوو وەک بابەتێکی کراوە بۆ گفتوگو گشتی بمێنێتەوە، بەڵام ئەم دروشمە پێشوەختە داهاتوو بۆ بەرژەوەندی خۆی مسادرە دەکات و لە جیاتی بەهێزکردنی هاوڵاتی بوونی دموکراتیک جۆرێک لە سیاسەتی فریادڕەس تەوەر بەرهەم دێنێت. هاوڕێنیشتمان لە راپۆرتێکدا باز لە قەیرانی خانوبەرە بەرزبوونەوەی نرخی کرێخانوو لە ئێران دەکات و دەڵێ ئەم قەیرانە بەتایبەت لە شارە گەورەکان میژوەیەکی دوورودرێژی هەیە، بەڵام ئەمڕۆ
ئەم بابەتە لە ژمارە و ئامارە فەرمیەکان تێپەڕیوە. ئەم قێرانە بووەتە ئەزموونێکی تاڵ و ڕۆژانە لە ترس ناسەقامگیری و داڕمانی دەرونی بۆ ملیۆنان بنەماڵە ئەم چیرۆکەی دڵکەندنی ناچاریە لەو ماڵەی کە هێشتا خۆیان پێ نەگرتووە بەڵام دەبێت بەجێ بهێڵن. ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی هاوین دڵڕاوکێکی بێدەنگ دەخرێتە ناو ماڵە کرێچیەکانەوە. ئەم ترسە نە بە نامەی فەرمی دێت و نە بەدەنگی زەنگ بەڵکو تەنیا بە ڕستەیەکی سادەی خاوەن ماڵ دەست پێ دەکات. گرێبەستەکە کە تەواو بوو کرێکە هێندە زیاد دەکات. لەو چرکە ساتەوەدا ماڵ چیتر شوێنی حەوانەوە نییە، دیوارەکان تەنگتر دەبن و داهات و لێڵتر. لە شارێکدا کە نرخی کرێخان و هەمیشە چەند هەنگاوێک لە پێش موچە و داهاتی مانگانەوەیە ژیان دەبێتە هاوکێشەیەکی پڕ لە سەرێشە. ئایا تێچووی کام بژێوی لا ببین، لە کام پێداویستی کەم بکەینەوە، قوتابخانەی منداڵەکان، دەرمان، خۆراک یاخۆت کرێخان و تێکڕای کرێ مانگانەی یەکەکەی نیشتەجێبوون لە شارە گەورەکان گەیشتووەتە نزیکەی 400 ملیۆن تمەن، ژمارەیەکە بۆ زۆربەی خانەوادەکان یەکسانە بە تەواوی داهاتی مانگانەیان یان تەنانەت لەوەش زیاترە. لێرەدایەکە مەسکەن لە پێداویستێکی سەرەتاییەوە دەگۆڕێت بۆ قەیرانێکی هەمیشەیی. کرێنشینان چیتر پلانیان نییە بۆ باشترکردنی ژیانیان، بەڵکو تەنیا پلان بۆ مانەوە و بەردەوام بوون دادەنێن. مەسەڵەن لە باکووری تاران کرێکان هێندە بەرزبوونەتەوە کە تەنانەت چینەکانی سەرەوەی ناوەندیش ڕاودەنێن. لە ناوەندی شار خەڵک بەرەو ماڵە کۆن بچووک و بێنورەکان پاشەکشە دەکەن. لە باشووری شاریش ئەگەرچی نرخەکان کەمترن بەڵام ئەم هەرزانیە بە قوربانیکردنی کوالیتی ژیان و خزمەتگوزاریەکان کۆتایی دێت. زۆرێک لە شارەکان بە بێدەنگی خەریکی گۆڕینی دموگرافیا و شوێنی دانیشتوانەکەیەتی. ماڵی تر خاڵی کۆتایی نییە بەڵکو وێستگەی کاتیە. زۆربەی خانەوادەکان هێشتا ساڵێکیان تەواو نەبووە لە ترسی نەبوونی توانای دارایی بۆ ساڵی داهاتوو خەریکی گەڕان بە دوای شوێنێکی تردان. ئەم کۆچە بەردەوامانە تەنیا گۆڕینی شوێنی فیزیکی نییە بەڵکو جێگۆڕکێ بە دەرونی مرۆڤەکانیش دەکات. تێکچووی باری دەرونی منداڵەکان. منداڵێکە هەر 1 یان 2 ساڵ جارێک قوتابخانەکەی دەگۆڕێت باجێکی قورس دەدات کە لە هیچ خشتەیەکی ئاماریدا نەنووسرێت. کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان، هەستی سربەخۆبوون لە گەڕەک، هاوسێ و شار ساڵ بە ساڵ کاڵتر دەبێتەوە. نەبوونی پلانی داهاتوو، خێزانێک کە هەمیشە لە لێواری جانتا پێچانەوەدایە هەرگیز ناتوانێت پلانی درێژخایەن بۆ ژیانی دابنێت. تەنانەت کرێنشینێکی جێگیر و بێدەردەسەریش لە زۆربەی شارەکان بۆتە خۆن. نەوەیەک لە ئێراندا لەژێر سێبەری ئەم ناسەقامگیریدا گەورە دەبێت کە هەستی ناومیدی و ئابووری و دەرونی دایپۆشیوە. شارەکان ئەمڕۆ لەسەر شانی ئەو کرێنشینانە ڕاوەستاوەکە ساڵ بە ساڵ پشتیان چەماوەتر دەبێت و پرسیارە سەرەکیەکە ئەمەیە: لەم شارانەدا کێ هێشتا مافی مانەوەی هەیە؟ Duri şorşine de şakere Bacake Lajira wala suram Surudi aşnabuna Vamruba düşmün dakhini Ruba düşmün dakhini Min malay Suri
شۆڕێژینێ دەشاکێنێ سووری شۆڕژینێ دەشاکێنێ من باچەکێ لە ژێرەوە هاڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن می‌خوانم. پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی پێیە پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی پێیە پیشمرگ آگاهی که میشناسد ره دشوارش را، سلاح اندیشم نوید بخش آینده است. لە ژێرەوە هاڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ بەرزەلووتکە ئامانجی خۆم و بیرروم بەباستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی بەرزەلووتکە ئامانجی خۆم و بیرروم بەباستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی منم مەڵا چه بلند است اهدافم، چه بلند است اندیشه رهایی. دست از مبارزم بر نمی دارم تا رهایی و سرافرازی. به پا خیزید هم تباران محرومان، بیایید متحد شویم، به زندگی نور افشانیم، به گور سپاریم روز سیاه را. ساوچینەکانم وەرن ببین بە یاد لەشتی گەشێنینەوە ژیان دوای بێنین ڕۆژی ڕا دە ساوچینەکانم وەرن ببین بە یاد لەشتی گەشێنینەوە ژیان دوای بێنین ڕۆژی ڕا. پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن می‌خوانم. لە ژێرەوە هاڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ ڕووبا دوژمن دەخوێنێ ڕووبا دوژمن دەخوێنێ. کاتێک زمزمەی کۆتایی هاتنی جەنگیان ئاگربەستێک دەست پێ دەکات، کۆمەڵگا تازە دەست بە بیرکردنەوە لەو بڕیارانەدا دەکات کە لە کاتی شەڕ و وێرانکاریەکاندا وەک شتێکی لاوەکی سێریان دەکرد. زۆر جار وتومانە لە شەڕدا زەرەرمەندانی سەرەکی هەمیشە ئەوانن کە لە پەراوێزی هێز و سەرمایەدان، نەخۆشەکان، بەساڵاچوان، کەمەندامان و چینە هەژارەکان. لەم بینەدا قەیرانی دەرمان و چارەسەر لە ئێرانی نەجەنگ و نەئاشتیدا تەنیا کێشێکی لەجستی نییە، بەڵکو ڕووخانی هێواشی ئەو سیستمەیەکە تەندروستی هاوڵاتیانی کردووەتە قوربانی قەیرانە سیاسی و ئابوووریەکان. بردومانکردنی ئەنستیتۆی پاستۆر لە 13 خاکەلێوەی 1405 تەنیا وێرانکردنی بینایەک نەبوو. پاستۆر بەشێک بوو لە
حافزەی مێژوویی پزیشکی ئێران کە لە سەردەمی برسێتی و پەتایەکی کوشندەدا بۆ پاراستنی گیانی خەڵک بنیاترا بوو. هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئەم سەنتەرە پەیامێکی ڕوونی هەبوو: تەندروستی خەڵک لە ئامانجە سەربازیەکاندا دەبێتە قوربانی. وێرانکردنی ئەم ناوەندە نەک هەرشکاندنی سنوورە ئەخلاقیەکانی جەنگ بوو، بەڵکو دەستپێکی قەیرانێکی قوڵی تەندروستی بوو کە کاریگەریەکانی بۆ سەر تەواوی ناوچەکە درێژ دەبێتەوە. بەرپرسانی تەندروستی بەردەوام باس لەوە دەکەن کە لە سەدا 97 دەرمان لە ناخۆدا بەرهەم دێت و کێشەی ئەوتۆ نییە، بەڵام ئەم ئامارانە لەگەڵ واقعی ناو داروخانەکاندا دژبەرن. گرانی سەرسوورهێنەر: نرخەکان هێندە بەرز بوونەتەوە کە بیمەکان ئفلیج بوون و حازر نابن تەنانەت تاوخۆدە سەرەتاییەکانیش بدەن. نایابی دەرمان: نەبوونی دراوی بیانی بۆ هاوردەکردنی مادەی سەرەتایی و پچڕانی زەنجیرەی دابینکردن وای کردووە دەرمانی ژیانی نەخۆشە تایبەتەکان ببێتە نچیری بازاری ڕەش. جەنگ تەنیا دەرمان نایاب ناکات، بەڵکو دەرمان دەکاتە کاڵا و دەیکاتە هۆکارێک بۆ تەبەقاتیکردنی تەندروستی. ئەوەی دەستی بە پاشەکەوتی دارایی یان پەیوەندی کۆمەڵایەتی ڕادەگات شانسێکی زیاتری بۆ دەستکەوتنی دەرمان هەیە. ئەو نەخۆشەی کە لە داروخانەکانی هلال ئەحمەردا چاوەڕێ نەوبەت دەکات تەنیا ڕوبەڕووی نەبوونی دەرمان نابێتەوە، ڕوبەڕووی نەبوونی کەرامەتی مرۆیی دەبێتەوە. کاتێک پزیشکێکی داروساز پێشنیار دەکات کە لە جیاتی 6 حەبی دڵ تەنیا 30 حەبی هاوشێوەی ئێرانی وەربگرێت، لە ڕاستیدا سزایەکی بێدەنگی بەسەر ئەو نەخۆشەدا دەسەپێنێت کە توانای کڕینی دەرمانی ئەسڵی نییە. پسپۆڕانی دەرمان دەڵێن کێشەی ئەمڕۆ لێکۆتەی 6 مانگ پێش ئێستاە. بە تێچوونی بردومانەکان بۆ سەر کارگاکان و تێکچوونی ژێرخانی پیشەسازی پتروشیمی کە کاریگەری لەسەر بەستەبەندی دەرمان هەیە، دەتوانن پێشبینی بکەین کە قەیرانی دارو لە چەندین مانگی داهاتوودا دەگاتە لووتکە. ئەوەی ئێستا دەیبینین تەنیا سەرەتای بەشێک لەو وێرانکاریەیە. بەڵێ، جەنگ تەنانەت ئەگەر لەسەر کاغەزیش ڕابگیرێت لە ناو دەمارەکانی کەرتی تەندروستی ئێراندا بەردەوامە. تێچووی ئابووری ئەم جەنگە لە گیرفانی نەخۆشە هەژارەکان دەردەهێنرێت. کارگاکان دەکرێن بە ئامانج، ڕێگاکانی گواستنەوە دەخرێنە ژێر گەمارۆ و لە کۆتاییدا نەخۆشێکە پێویستی بە دەرزیەکیان هەبێکە بۆ ئەوەی بژیت دەبێت خەرجی سیاسەتی دەرەوە و جەنگی ناوچەی بدات. ئێران لە ناو بازنەیەکدا گیر بووە کە تێدا ژیانی خەڵک قوربانیانی پاراستنی ساختارێکە کە تەنانەت ناتوانێت دەرمانی سەرەتایی بۆ هاوڵاتیانی خۆی دابین بکات، دواییش ناوی دەنێ سەرکەوت. Geldik şerrecini ezdekim kurdi uramani bimrine yare gella junta bijiye kitiya popular iro geldik şerrecini ezdekim kurdi uramani. امروز توده ها برای زندگی می جنگند. نیروی من را گرداریم، بساط کهن را بروبیم. مرگ بر دشمنان مردم، زنده باد دنیای نوین. برافرازید برافرازید پرچم آزادی را، برافرازید بگسلید زنجیرهای جور و ستم، برافرازید پرچم آزادی را. Bişkinin zincire zordariye servraz gün servraz gün servraz gün ala azadi Brandın digirteden aki hatına medvi sosyaliz ve sibeji iro خشترچه به بحران‌ها خلاصی نخواهند یافت.
تنها عزم ماست که سوسیالیسم را برپا می دارد. دست در دست هم فردای خوشی خواهیم داشت. آینده از آن ماست. بحران ها خلاصی نخواهند یافت. تنها عزم ماست که سوسیالیسم را برپا می دارد. دست در دست هم فردای خوشی خواهیم داشت. آینده از آن ماست. سرفراز کن علا آزادی، سرفراز کن بشکینیم زنجیر زورداری، سرفراز کن علا آزادی. کۆماری ئیسلامی لەم ماوەدا هەوڵدەدات بە خەڵکو و بە دنیا بڵێت سیر بکەن ئێمە مانوێتەوە. ئەمریکا شکستی هێناوە، کەواتە ئێمە براوەی. بەڵام ئەم قسەیە نەک تەنیا هەڵەیە، بەڵکو و فریودانێکی ڕوونە. مانەوە سەرکەوتن نییە، بە سادەیی لێکی بدەینەوە. بۆچی ئەمە سەرکەوتن نییە؟ جیاوازی نێوان مانەوە و سەرکەوتن. سادەترین نمونە ئەوە یەکە کەسێک کە لە شەڕێکدا بریندار بوو و خوێنی لێ دەچۆڕێت ڕەنگە نەمرێت، بەڵام ئایا دەتوانین بڵین ئەو کەسە سەرکەوتووە؟ نەخێت، تەنیا زیندووە. دەسەڵاتی ئێران تەنیا توانوویەتی لە ڕووی فیزیکەوە بمێنێتەوە، بەڵام ئەم مانەوەیە بە مانای بەهێزبوونی ئەو نییە. ئەوان لەوەی کە نەڕووخاون دەیکەن بە سەرکەوتنی استراتیژی. ئەمە وەک ئەوەی وای بڵیت چونکە ماڵەکەم نەسووتاوە کەواتە من دەوڵەمەندترین کەسم. بەواتای سەرکەوتنی ئێمە نییە. ئەگەر ئەمریکا لە گەیشتن بە ئامانجەکانی شکست بهێنێت، ئەوە مانای ئەوە نییە کە کۆماری ئیسلامی لە دۆخێکی باشدایە. وەک ئەوە وایە دوو کەس لە ناو گۆمێکدا خەریکی خنکان بن، ئەگەر یەکیان بخنکێت ئەویتر بەو مانا نییە کە سەرکەوتوو بووە، چونکە خۆیشی هێشتا لە ناو ئاوەکەدا گیر بووە و هەناسەی بۆ نایێت. کێشەی ئێران ئەوەیە کە خەریکی بەراوردکردنی خۆی بە ئەوانەوەیە کە بە خەیاڵی خۆی شکستیان هێناوە بەبێ ئەوەی سەیری ناخۆی خۆی بکات. ژیان بە مانای هەناسەدان نییە، بە مانای ئەنجامدانی کارە. دەسەڵات زۆر شانازی بەوە دەکات کە وڵات نەڕووخاوە، بەڵام ژیان تەنیا نەمردن نییە. ئەو هەموو خەڵکەی کە کار نادۆزنەوە، ئەو گەنجانەی کە بڕوانامەیان هەیە و هەمویان بێکارن، ئەو هەموو ئازارەی خەڵک، ئەو هەموو بێمافیا، ئەو هەموو هاوارە، کاتێک نرخەکان بەرز دەبنەوە و خەڵک ناتوانن نان پەیدا بکەن، ئەو ژمارانە وەک نرخەکانی بازاڕی کار پێمان دەڵێن کە جامعە خەریکە دەکشێتەوە. خەڵک لە بێهیواییدا واز لە کار دەهێنن، گەنجەکان بێزارن. کاتێک بەشێکی زۆری کۆمەلگا بێزار بێت، ئەو دەسەڵاتە چۆن دەتوانێت بڵێت سەرکەوتووم؟ قەیران بەبێ ئاسۆ دیاریەکی دەسەڵاتە. کێشەی گەورەی دەسەڵات ئەوەیە کە هیچ ئاسوویەکی بۆ داهاتوو نییە، تەنیا دەڵێن بۆ ڕۆژێ زیاتر بمێنەوە. ئەمە استراتیژی نییە، ئەمە تەنیا کات کوشتنە. کاتێک ئاسۆ نەبوو، کۆمەلگا تەنیا خەریکی بەرگریکردن لە گیانی خۆی دەبێت و ناتوانێت کەشە بکات. ئەو کۆمەلگایەی کە تەنیا خەریکی مانەوەی ڕۆژانەیە لە کۆتاییدا دەتەقێتەوە. قسەی کۆتایی دەسەڵات دەیەوێت بەو قسانە خەڵک بێدەم بکات. پێیان دەڵێن بەرگە بگرن چونکە دوژمن شکستی هێناوە. بەڵام کاتێک سەری واقعی ژیانی خەڵک دەکەین، دەبینین ئەوەی خەریکە شکستی زۆرتر دەهێنێت پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵاتە. ئەو وڵاتەی کە ژمارەی بێکارەکانی زۆرە، یانی ئینسانەکان هەرزانتر و هەمزارتر لە نان، وڵاتێکە گەنجەکانی خەریکی کۆچکردن و خەڵکەکەی تەنیا بۆ پاراستنی گیانیان خەباتەکان سەرکەوتوو نییە. ئەوان خەریکی بەڕێوەبردننی وێرانکاریەکن و ناوی لێ دەنێن سەرکەوتن. ئەمە لە ڕاستیدا مانەوە و سەرکەوتن نییە، تەنیا درێژکردنەوەی ئازارەکانە. وەرەیان جەرێگەم هەڵە دێڕێم دەبایە جانم ڕزگار بێ
سرو جل را خیاری من هر قرون بردو دربی در دل من رش اسمر بود مردم ناس کدل بر جای لسر بالای تو یا ویل دنیا بوم در بدر هر در بدر وريان جرق محل ديرن بدايا بانو كجتاري چني جواني املق عليك البربان جير ودوداري درد دل من رش اسمر بود مردم ناس کدل بر جای لسر بالای تو یا ویل دنیا بوم در بدر اره در بدر همو اجرگ ملد لتا بريان داري خنجرم ليه وعلت ودرمان امكم جواني وراجل ساري داري دليل من رش اسمر بود مردم ناس كدل بر جاي لسر بالای تو یا ویل دنیا بوم در بدر اره در بدر بینەرانی ئازیز لەم بەشە لە بەرنامەکەمان چەند پرسیار کە بە پەیام و نامە بەدەستمان گەیشتووە دەخینە بەرباس و وەڵامی کورد بە هەر کام لە پرسیارەکان ئەدەینەوە. سەرنجشتانی بۆ ڕادەکێشم. پرسیاری یەکەم: ئایا نابێت لەبەر ئەوەی دوژمنی دەرەکی مەترسیە بۆ سەرخاکی ئێران بۆ ماوەیەک زەختی ناخۆئی لەسەر کۆماری ئیسلامی کەم بێتەوە تا مەترسیەکە تێپەڕ بێت؟ وەڵام بە بڕوای ئێمە نەخێر نابێت، چۆن ئەم پرسیارە بنەمایەکی هەڵی هەیە. گەورەترین داگیرکەر و مەترسی بۆ سەرخاک و خەڵکی ئێران خودی کۆماری ئیسلامیە. ئەم دەسەڵاتەیە کە ڕێگەی بۆ دەستدرێژی دەرەکی خۆش کردووە و وڵاتی بە جۆرێک لاواز کردووە کە بکەوێتە بەر پەلاماری دەرەکی و دیاردە. هێزی دەرەکیش بەرژەوەندی خۆی دنبال دەکات. ئەگەر ئەم دەسەڵاتە بمێنێتەوە، تەنانەت ئەگەر ڕێککەوتنیش بکات، مادام ئەم سیاسەتە و ئەم لۆژیکە حکم بکات، ئەوە دیسان ئێران دەکەوێتە بەر مەترسی دەرەکی.
پرسیاری دووهم. بەڵام جاری وایە بەرژەوەندی دوو دژمن بۆ ماوەیەکی کاتی و لەسەر خاڵێک یەکدەگرێتەوە، ئایا ناکرێت سوود لەو دۆخە ببینین؟ ئەگەر لە کاتی مەترسی دەرەکیدا لەگەڵ دەسەڵاتی ناخۆکە خۆی سەرچاوەی کێشەکەیە هاوپەیمانی بکەیت، دەرفەتی زیاتری دەدەیتێ کە دوای تێپەڕینی مەترسیەکە بە دڕندەی زیاترەوە پەلاماری خەڵک بدات. ئێستاش دەبینین کە کۆماری ئیسلامی بە بیانووی شەڕ و مەترسی دەرەکی خەریکی سەرکۆت ئەشکەنجە و لە سێدارەدانی خەڵکە. لە ڕاستیدا ئەوانەی بە ناوی جاسووسیەوە خەڵک ئەشکەنجە دەدان پێی دەچێت خۆیان بنکە دەیانەوێت سەرنجەکان لە جاسووسە ڕاستەقینەکان لادەن. بە هەمان میزان هەر چەشنە دڵخۆشکردن بە پەلامار و هێرشی دەرەکی زیانبارە و بزوتنەوەی جەماوەری دەخاتە پەراوێزەوە. پرسیاری سێم. ئەی ناکرێت لانی کەم شەڕ بە گشتی مەحکوم بکەین؟ ئێمە خۆمان بە بەرەی دژی شەڕ دەزانین، چۆن ماهیەتی ئەم شەڕ و مەبەست لە شەڕ بە قازانج و بەرژەوەندی خەڵک نازانین. پێمان وایە مەحکومکردن بە تەنیا بەس نییە، مەحکومکردنی شەڕ تەنیا کاتێک مانای هەیەکە نەبێتە بیانوێک بۆ ئەوەی خەباتی خەڵک بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی ڕابگیرێت. لە لایەکی دیکەشەوە ڕووخاندنی ئەم دەسەڵاتە بە هەر نرخێک نابێت، وەک ئەوەی وێرانکردنی خانوویەک با کوڵنگ ئاسانە، بەڵام پرسیارەکە ئەوەیە دوای ڕووخان چی دروست دەکەیت؟ وێرانکاری بە تەنیا ناگاتە ئاوەدانی، دەبێت نەقشەی بینای نوێمان لە مێشدا بێت. ئەگینا دەڕوخێ، بەڵام نەبۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش، بۆ جۆرێکی تر لە دەسەڵاتی سەرەوڕۆ و خۆسەپێنەر. پرسیاری چوارم. ئەو نەخشەیە چییە و کێ دەبێت ئامادە بکات؟ لە وەڵامدا دەڵێن هەموو دیاردەیەکی نوێ کە بەویستی مرۆڤ دروست دەبێت سەرەتا لە خەیاڵ و بیرۆکەوە دەست پێ دەکات. مرۆڤ ئەوەی لە توانای دایەکە بیرۆکە بکات بە واقع. هەر کاتێک بیرۆکەیەک بوو بە واقع دەرگای نوێ دەکاتەوە بۆ بیرۆکەی دیکە. ئێمە دەبێت فێری ئەوە بین کە خەبات قۆناغ بە قۆناغە، پێویست ناکات هەر لە سەرەتاوە لەسەر هەموو شتێک ڕێکەوین، بەڵکو دەبێت لەسەر خاڵە هاوبەشە کەمینەکان ڕێبکەوین. خۆڕستن لە شوێنی کار و ژیان، خۆ ئامادەکردن بۆ بەدەستەوەگرتنی چارەنووسی خۆ ئامرازی پێویستی ئەم ئامادەبوونەوەیە. پرسیاری پەنجم دەڵێ ئەم بیرۆکانە زیاتر فەلسەفین، پەیوەندیان بە خەباتی ئێمەوە چییە؟ لە وەڵامدا ئێمەش دەڵێن پەیوەندیەکی زۆر ڕاستەوخۆیان هەیە. ئێمە پێویستمان بەوەیە قۆناغی یەکەم ئامانجە هاوبەشەکانمان دیاری بکەن، واتە حکومڕانیەکە خواستی هەموو خەڵکی تێدا جێبێتەوە. ئەگەر داوای ئەوە بکەین کە هەموو کەسێک وەک ئێمە بیر بکاتەوە و هەموو خواستەکانی ئێمە قبول بکات، ئەوە هەر لە سەرەتاوە هاوپەیمانیەکە دەکوژین. ئەمە ئەنجامەکەی دەبێتە دووبارەبوونەوەی کۆماری ئیسلامی. دەبێت قبولمان بێت کە ئێمە لەگەڵ کەسانی جیاواز لە خۆمان لە قۆناغی یەکەمدا هەنگاو دەنین. دوای گەیشتن بۆ قۆناغە ئەگەر ڕێگاکانمان جیا بوو، ئەوە ئاساییە و بە شێوەیەکی شارستانیەتی جیا دەبینەوە. نابێت خۆمان بە خاوەنی ڕاستی مطلق بزانین و هەوڵ بدەین ئەوانەی وەک ئێمە نین لە ڕێزەکانی خەبات دەریان بکەین، چونکە بەو کارە تەنیا هێزی خەباتەکە پارچە پارچە دەکەین. هەر بۆیە کاتێک باسی خۆڕێخستن لە شوێنی کار و ژیان دەکەین، مەبەستمان خۆڕێخستنی کەسانێک نییە کە دەقاودەق وەک یەک بیر بکەنەوە، بەڵام سەرڕای قبوڵی جیاوازیەکان زۆر خاڵی هاوبەشیش هەن کە دەتوانێت ببێتە هەوینی یەکبوونمان. بە دڵێکی پڕ لە خەموودا خەواڵی کۆچی دوایی هاوڕێ و کەسایەتی بەڕێز کاک عەبدوڵحەمید سەعیدی، یەکێک لە کەسایەتی بەناوبانگ و خاوەن ڕێزی گوردی ئەوێهەنگ، خەفەت و دڵتەنگێکی قوڵی خستە دڵی خێزان، کەسوکار، هاوڕێیان و
هەموو ئەوانە ناسویانە. کاک عەبدولحەمید سەعیدی تەمەنی خۆی لەژێر بارێکی گران لە ئازار و داخدا بەسەر برد. ئەو باوکی شەهیدی ڕیزی کۆمەڵا موسا سەعیدی و خاڵۆی شەهیدی ڕیزی کۆمەڵا فایق نیکپی بوو. دوو لاوی ئازا و تێکۆشەری کوردستان کە گیانی خۆیان لە پێناوی ئازادی، یەکسانی و سەربەرزی گەلەکەیاندا بەخشی و ناویان بۆ هەمیشە لە بیرەوەری میژۆیی و خەبات گێڕانەی خەڵکی کوردستاندا زیندی و جاودانەیە. مام عەبدولحەمید ساڵانێکی زۆر لەگەڵ برینێکی قوڵی دڵداژیە، برینێکە لە دەستدانی ئەو کەسانەوە سەرجاوی گرت بوو کە خۆشەویستترین کەسانی ژیانی بوون، بەڵام سەرەڕای ئەو هەموو ئازار و ناخۆشیە هەرگیز نەیهێشت بارە گرانەکە قامەتی بشکێنێت و بۆ بە نمونەیەکی بەرز لە ئارامی، خۆڕاگری و سەربەرزی. ئێستا کە ئەم پیاوە ئارام و بە ئیرادەیەش چاو لە ژیان دایخستووە، بێگومان کۆچی دوایی ئەو خەفەتێکی گەورەیە بۆ خێزانەکانی سەعدی و نیکپی، خەڵکی بەڕێزی گوندی ئەوێ هەنگ و هەموو ئەوانەی کە بە مرۆڤایەتی، بوردباری و ئەخلاقی جوانی دەناسن. ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە دڵێکی پڕ لە خەم ئەم کارەساتە دڵتەزێنە بە خێزانە بەڕێزەکانی سەعدی و نیکپی کە سوکار و هاوڕیانی خەڵکی بەڕێزی ئەوێ هەنگ و هەموو ئەو هاوڕیانە و ئازادی خوازانەی کوردستان کە کاک سەعدیان دەناسی سەرخۆشی دەکەین و خۆمان بە هاوبەشی ئەم خەمە گەورە دەزانین. یادی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز، تا دیداری داهاتوو خۆتان و خێزانەکانتان لە پاراستندا بن، لە هەر شوێنێک کە دەژین هیوای ژیان و باوەڕ بە داهاتوێکی باش لە دڵتاندا بپارێزن. جەنگ دەتوانێت شارەکان وێران بکات، بەڵام ناتوانێت ئێرادەی ئەو خەڵکانە بشکێنێت کە بە ژیان و ئازادی دەفکرن. بە هیوای ئاشتی، ئارامی و سڵامەتی بۆ هەمووان ماڵەوە.